بافو ام بینرین هجا و خوشتوی بینرین بادینا سات 41 سال در باز بن بسر دا مزرندنا ایکتیان اجتماعی کردستانه که لسال 1975 پشتی نسکویا شورشا کردی جارکادی شورشانیا گلمه سر هلدای 41 ساله که ایکتیان اجتماعی کردستان خبات اتکت بو آشتی مافی مروف مافی چاره خونوسین رولاکی گرنگ هبوید ده شورشین پشتی شورشانیا گلمه و هتانها ده سرهلدان داد آزادی عراق دا ده پروسا آودان کرنی دال کردستانه ده یه پر دامزراوی کرنا دامو دزگهین حکومته پشتی سرهلدان و دامزراندنا حکومت هرمی و پارلمان کردستان ایکتیان اجتماعی کردستان چرولک هبوید ناف دامو دزگهین حکومته دا چرولک هبوید ناف پارلمان کردستان دا ده دانانا یاساین گرنگ لهرما کردستان دا بو وی دیدار تایبت و بهلکفت 41 سالیا ایکتیان اجتماعی کردستان مفرد دیدار که تایبت گل برئیس عدنان مفتی اندام مکتب سیاسی ایکتیان اجتماعی کردستان و سروکی خلا دوی یا پارلمان کردستان بکن کاک عدنان دست پیگ سپاسیت بکن بو وی دلیوی و بو وی دیدار تایبت سپاس بخیر بین کاک عدنان اگر پیش کو بین سرپسیارت خو یکم پیامات بو 41 سالیا دا مزرندنا ایکتیان اجتماعی کردستان اگر پیامک دهی پیامک کرد پیش آخافتنی خوب بیش به لهجه بادینانی صلاح ل بینرانی تلویزیونی بادینان صلاح بوجانی پاچی شهیدانی ایکتیان اجتماعی کردستان در سالیادی 41 سالی دا مزرندنی صلاح بوجانی پاچی همو شهیدانی گری کردستان صلاح بو پیشمرگانی که لسنورکانی هەرمی کوردستان لە بەرگری لە خاک و نیشتمان دەکەن دژی تا ئاشتی ڕۆستان بە نسبەت پەیامی من بۆ خەڵکی یەکێتی ئەندامانی یەکێتی 41 ساڵ لە خەباتی سەخت و دژوار و هەزاران شەهید و دەیان هەزار قوربانی ماڵوێرانی بەڵام لە هەمان کاتیشدا دەستکەوتەکانیشا شانازی بەو خەباتە دەکەین شانازی بە خەباتی یەکێتی و خەباتی گەلی کوردستان دەکەین پێویستە لەم ڕۆژەدا یادی ئەو شەهیدانە بکەینەوە بیر بکەینەوە بۆچی ئەمانە شەهید بوون لە پێناوی چی شەهید بوون پێویستە ئەوە هەرگیز لە یادمان بیتن لە بیرمانە چی ناکۆچەکان ناو خۆمان ئێستا وەزعی ئابووری ناخۆش وامان لێ نەکاتن بە چ ڕۆژێک ئێمە گەیشتنە ئەمڕۆ بە چ قوربانیەک بە چ خەباتێک ئەو خەباتە بە هەند وەربگرین بەردەوام بین لەسەری بە تێگەیشتنی واقعی کوردستان کە پێویست دەکاتن نەک تەنیا یەکێتی بەڵکو هەموو هێزەکانی سیاسی کوردستان هاو خەبات بن هاو دەنگ بن هاو یەک هەڵوێستی بن چونکە مەترسیەکان لەسەر هەرێمی کوردستان هێشتا هەر بەردەوامن بگرە ڕەنگە زیاترش بوویتن بە تایبەتی پاشی دروستبوونی ئەوەی کە ناویان لێ ناوە دەوڵەتی ئیسلامی بنێتە جیرانمان مەترسیدارن لەسەر گەلی کورد لەسەر دیموکراسی لەسەر هەموو ژیان لەبەرەوە ئەمڕۆ خەباتی گەلی کوردستان لە قۆناغێکی زۆر گەورەدایە سنووری تێپەڕاندووە هەموو دنیا چاوی لێیەتی پێم وایە سەرکەوتنمان بە پاراستنی یەکڕێژی ناکۆچەکان والاکردنی ناکۆچەکان ناوخۆمان ئەو خەباتە دەچێتە قۆناغێکی زۆر گەورەتر بۆیە پێویست دەکات هەر دڵسۆزێک هەموو ئەندامانی یەکێتی هەموو ئەندامانی حەزبەکانی تر کە دڵسۆزن بۆ نیشتمان بۆ گەل لە ئاستی ئەو مەسئولیەتەدا بن و بۆ ئەوەی لەم قۆنەدا سەرکەوتوو بین هەم بژێوی خەڵک چاو بکەین هەمیش ئەگەرەکان کە بێنە پێشەوە لە بەرژەوەندی گەرەکەماندا بیت بەڵێ کاکانان بینە سەر بژێن ڕۆڵە ئێکێتیان نیشتیمانیا کوردستانê ji rûyê serbazî ve ji rûyê eskerî ve şoreşaniya gelê me de û heta evrûjî Yekîtiya Niştimaniya Kurdistanê hêzeka mezin û here karîger bûye li ser gorapana siyasiya Kurdistanê bû berevanîkirin ji axa Kurdistanê heta wê çendê ku dehan hezar şehîd dayîne bi hezba şehîdan tête Yasîn ji pêxemet parastina Kurdistanê lê ji rûyekê dî ve piştî notoêkê û damezrandina پارلمان و حکومت هرما کردستان ایکیتیت خبات مدنی داد خبات پارلمانی داد چه رولک هبویه ناف هرما کردستان ده دیارت میجویه چتی دیاره هلا دامزران دینی لیت 6 هفته و 5 دوات دست بیکردنی شورش نویه ل 76
و لە خەبات دژی دکتاتۆریەت زۆر باس کراوە و نیشانەی ئەوەش ئەو شەهیدانەیە لە ئاستی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و کادری پێشکەوت و پێشمەرگە جگە لە ئەوەی کە قوربانیانی گەلەکەمان و هەمیشە جێگای شانازینەوانە سەربەرزن ئەو شەهیدانە یەکێتی پاش ڕاپەڕینیش کە لە ڕاپەڕیندا وەکو لایەنێکی کاریگەر بەشدار بوو و سەرکەوتنمان بەدەستهێنا بۆ گەلەکەمان دواتر لە هەموو هەنگاوەکاندا چ لە گفتوگۆ لە بەغدا چ هەڵبژاردن بۆ یەکەم پەرلەمانی کوردستان دامەزراندنی حکوومەت و ئەگەر ئەو لایەنانە کە سلبی بوون خراپ بوون لە خەباتی گەلەکەماندا لە شەڕی ناوخۆ کە 94 ڕوویدا دواتریش کە بوو بە دوو ئیدارەی کە من پێم وایە ئەزمونێکی تاڵ بوو نابێت دووبارە بێتەوە بەڵام ئەگەر تەماشا بکەین گەلەکەمان بە خەباتی یەکێتی و لایەنەکانی تریش چۆ قۆناغەکی ترەوە بۆ هەموو دنیا ڕوونمان کردەوە کە کورد دەتوانێت ئیدارەی خۆی بکاتن دەتوانێت حکومڕانی خۆی بکە و هەڵبژاردن بکە دیموکراسی بیتن کۆمەلگای مەدەنی دابمەزێنیتن بە تاکید یعنی بە ڕۆژێک و دوو ڕۆژ و ساڵێک و 2 ساڵ ئەمە ئەنجام نادێتن بە تایبەتی کە سەقافەت و فەرهەنگی کوردستان وەکو باشووری کوردستان وەکو کە بەشێک بۆ لە عێراق زۆر یان کەم تاسیری حکومڕانی دیکتاتۆریەت لەسەر بووە ئەو فەرهەنگە هاتووتە لای ئێمەش بۆیە من ببوورە هەمیشە دەڵێم گەورەترین کۆسب لە بەردەم دیموکراسی لە کوردستان ئەوە بووە کە ئەو فەرهەنگە تاسیری کردووە لەسەر بۆ چوونی تاکە کەسی کورد بە بیر و باوەڕ هەمومان دیموکراسی بووینە بە شعارات هەمومان دیموکراسی بووینە بەڵام بۆ ممارەسە تەجروبەمان نەبووە ماوەیەکی دوور و درێژ لە 92ەوە هەڵبژاردنمان یەکەم دەست پێ کرد دواترش هەڵبژاردنەکانی دواتر دیموکراسیەت هەروامان تێگەیشتون کە دەبی ببینەوە هەر حەزبێک دۆڕاندوویەتی یاخود بەو ئەو ڕێژەیە کە هێناوێتی کەمتر بۆ لە تەوەقوعاتی خۆی پێوا بووە هەڵا هەیە و تەزویر هەیە ڕەنگە تەزویریش هەبیتن هەڵاشە بیتن بەڵام سەبەبی یەکەم ئەوەیە کە ئێمە دیموکراسی بۆی تێرەگەن دەبی سەرکەوتو بین دەبی یەکەم بین ئەمە بە خەباتی یەکێتی بە خەباتی لایەنەکانی تریش وردە وردە دەتوانم بڵێم ڕەوشە بیرێکی تازە پەیدا بوو کە دیموکراسی هەرەوە نییە دیموکراسی هەڵبژاردنە دیموکراسی قبولکردنی نەتایجی هەڵبژاردنە دیموکراسی ئەوەیە پابەندی بە یاسا کۆمەلگای مەدەنی دروست بکەی ئازادی بۆ خەڵک دابین بکەی ئەوانە ئەمانە هەمووی ئەگەر تەماشا بکەی یەکێتی دەورەی باشی هەبووە لە بڵاوکردنەوەی ئەو بیر و باوەڕانە لە چەسپاندنی ئاڵوگۆڕکردنی دەسەڵات بە شێوەیەکی دیموکراسیانە لە دامینکردنی ئازادی بۆ ڕۆژنامەنووسان و بۆ ئەحزاب و ئەوانە ئەوەندەی بۆی کرابێت تەبان یەکێتی تاکە لایەن نەبووە کە بتوانانی بریار بداتن تەنیا لەو ماوەیەدا کە بەداخەوە ئیدارەکە بووتە دوو ئیدارە لە ئیدارە سلێمانیدا لەوێشدا دەورێکی کاریگەریە بۆ بەڵام لەوانی تر هەموو هاوبەش بووە بە تایبەتی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کە ئەویش بە مناسەفە حکومڕانی کوردستانەکە یەکێتی لە 92ەوە حکوومەتیان پێکهێناوە لە پەرلەمانیشا پێکەوە کاریان کردووە دەتوانین ئاماژە بەو بریانە بدەین کە لە سەرەتای دامەزاندنی یاخود هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و پەرلەمان داوێتی چ لەوەی یەکەم بریاری مێژووی کە دای لەسەرەوەی فیدرالیەت وەکو سیستەمی دیموکراسی بۆ عێراق کە هەرێمی کوردستان بەشێک بیتن لەو عێراقە فیدراڵەکەی دەمانەوێت ئەم بریارە مێژوویە لە 2005دا لە دەستوری عێراقیشدا چەسپا و بوو واقعێک لەبەرە من بۆیە دەڵێم مێژووی وەرچەرخانێک بوو لە خەباتی گەلی کوردستاندا و عێراقیش بە هەموو لایەنەکانەوە ملەتی عێراق دەنجی بۆدا لەبەرەوە لەو ڕۆژەوە فیدرالیت چەسپا لە عێراق و لە هەرێمی کوردستان لە دەستوری عێراقیشدا جگە لەوەشە یەکێتی و دیسان هەکە دەڵم یەکێتی هەموو ئەوانەی کە بەشدار بوون لە پەرلەمان پارتی و لایەنەکانی تریشە دەوری کاریگەریان هەبوو لە لابردنی
یاخود ئیلغاکردنی هەموو ئەو بڕیار و قەراراتانەی کە بەناوی ئەوەی کە ناوی مەجلیس قیادەت سەورە بوو دەریان هێنا بوو، دژ بە دیموکراتیەت بوو، دژ بە گەری کوردستان بوو، دژ بە خەباتی گەری کوردستان بوو، دژ بە مافی ڕەوای ئافرەتان بوو، گەنجان بوو کە کۆس بوون لە بەردەم پێشکەوتنی کۆمەلگا. هەموو ئەوانە بە قەراراتی پەرلەمان نەک بەسەر باتل کرا و ئیلغاکرا بەڵکو یاسای پێویستیش دەرکرا بۆ جێگیرکردنی ئەو قەراراتانە بە قەراراتیش تازە، بە یاسایەکی تازە کە بگونجێت لەگەڵ سەردەمی تازە، سەردەمی دیموکراتیەت و ئەوانە. دیارە ئەمە بە ڕۆژێک و دوو ڕۆژ نەدەکرا، بەداخەوە کە لە 94 ئەو ناکۆچارە دروست بوو، بەڵام یەکێتی کە حکومڕانی ناوچەی سلێمانی دەکرد لەوێشدا حکوومەت لە جیاتی کە پەرلەمان لەولاوە کاریگەر نەبوو، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان دە سلێمانی چەندین بڕیاری گرنگی دەرکرد لەو ماوەیەدا کە چەند ساڵی خایەن تاوەکو ئازبوونەوە و تاوەکو تێکەڵاوبوونی هەردوو حکوومەتەکە، ئەویش لە پێناوی چەسماندنی جانی دیموکراسی و پێشکەوتنی کۆمەلگا. بۆ نمونە مافی ڕۆژنامە نووسان هەر لەوێ بە چەندین ڕۆژنامەی سەربەخۆ بە ئازادە نەهێندەکرد، سەکۆی ئازادی دروستکرا لەوێندەر کە خەڵک دەتوانێت بچی لە خۆی قسە بکاتن. ئەوەش هەمووی بە ئامۆژگاری و بریاری جەنابی مامجلال بوو و هەروەها هەر بۆ دیسان پشتگیری لە خەباتی ڕێکخراوەیی هی ژنان، کرێکاران و جوتیاران بە تایبەتی ژنان و پێدانی فرسەت بۆ ژنان بۆ ئەوەی جێگای خۆیان لە سەرکردایەتیکردنی کۆمەلگا هەبێتن، چ لە ناو یەکێتی وەکو ئەندامانی سەرکردایەتی و چ لە ناو دامودەستگاکانی حکوومەت، یعنی مەسەڵەن قایمقام چەندین قایمقام ژن دەستنیشانکردان بۆ یەکەم جار حاکم لە سلێمانیدا درا بە ژن کە ئەو دەورە ببینیتن و لە هەمان کاتیشدا بۆ چاککردنی ئەدای حکوومەت چ لە وەزارەتەکان من بەوە ئەتیبارێ لە حکوومەت سلێمانیدا بەشدار بووم و ڕێکخستنی باج و سیستەمی بانق و ئەوانە هەمووی دەورێکی باشی بینی یەکێتی. دیارە دواتریش کە لە حکوومەت یەکی گرتەوە لە پاشی 2005 ئەوە قۆناغەکی تر دەستی پێ کرد لە ڕووی یاساییەوە گۆڕانکارێکی گەورە ڕوویدا لەبەر ڕۆشنایی ئەو دەستوری عێراقیدا بینە سەر ئەو قۆناغا، یعنی پشتی یان تا ئاماژە پێکرد ئیدارە سلێمانیە ئەو دەستکەفت و ئەو بڕیارên ku yeketiye derkirî bû çespandina demokrasiyetê lê gelek caran rexneya wê çendê tê de girtin, yani ew demokrasî û ew azadî û ew mafê mirov ku li Silêmaniyê hatiye çespandin li jêr sîbera yeketiyê, yani wekû pêdivî rengvedana wê nebûye li Hewlêr û Silêmanî, yani hûkarê wê çi bûye, yani lawaziya yeketiyê bûye yan jî bûçî wekû pêdivî ev piroseya rengvedana wê nebûye li deverên diyên Kurdistanê. ئێمە کە لە ینی پاشوەی پەیوەندیەکانی یەکێتی و پارتی ئاسایی بووە لە 2002 پەرلەمان بۆ یەکەم جار بە کامیلی ستافی کۆنی خولی یەکەم کۆبوونەوە خۆی کرد و چەندین قەراری دا و پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان هەر لە وەختەوە پێشکەش کرا لەلایەن حزبە سیاسیەکان بۆ هینوانە گفتوگۆی لەسەرکرا، بەڵام ئەنجام نەدرا. ئەمن خۆم پێم وایە سەبەبی یەکەم ئەوەیە کە ئێمە ئەو قۆناغە تاڵە کە ناوی ئەوەیە شەڕی ناوخۆ و دوو ئیدارەی ئەوانە بە ئاسانی بەتەنیا بە ڕەغبەتێک و بە بڕیارێک نەدەکرا لەبیر بکرێتن ویان باز بدەین دەستەی بچێنە قۆناغەکی تر. لە هەموو شوێنەکاندا هەست دەکرد کە ئەوە تا ئێستاش ئەوە هەر هەیە کە دوو فەرهەنگی ئەو ساڵانەی کە شەڕی ناوخۆ بووە و کارەساتەکانی شەڕی ناوخۆ ماڵوێرانەکانی لە هەردوو لا چ لە شەهید و چ ئەو زەرەرانەی کە بە کادیرانی هەردوو لا کەوتون کۆس بوون لە بەردەم پێشکەوتن لە بەردەم یەک لەگەڵەوەشدا کە حکوومەتێکی گرتەوە چەندین قەرارات درا، مەسەڵەن یەک لەوانە ڕێخستن و یەکخستنی بڕیارەکان لەولاوە پەرلەمان
کە لەلایەن پارتیەوە لە ئیدارەی پارتیەوە چەندین قەراراتی دەرکردبوو لەو لاشەوە ئێمە وەکو حکوومەت چەندین قەرارات و ئەوانەمە دەرکردو پەرلەمانی یەکگرتوو بە تایبەتی پاش هەڵبژاردنی 2005 ئەرچی گەورەی پێڕاست پێدا کە ئەم قەراراتانە یەک بخاتن لە بەرژەوەندی پێشکەوتن و دیموکراسی ئەوانە بۆیە ئەتوانین بڵێن ئەو یاسا و قەراراتانەی کە دوای 2005 دەرچووینە گرنگجێکی تایبەتیان هەیە لە ڕێخستنی ژیانی کۆمەڵایەتی ناو کوردستان و پێشخستنی دەسەڵاتی بە گەورە هینکردنی دەسەڵاتی دادوەری تەنانەت دەسەڵاتی قەزا وەکو قانون بۆی دەرچوو قانونێکی بۆ دەرچوو کە سەربەخۆیە و بودجەی سەربەخۆیە هیچ دەسەڵاتێک سەروی ئەو نییە چ لە دەستنیشانکردنی سەرۆکی دەسەڵاتی قەزا و محکەمەی تەمیز چ دانانی حاکمەکانوانە ئەمن دیارە دەبی ئەوە بڵێم کە من با سیاسا دەکەم لە ڕووی ئەمەلی و مۆزوع ئەجترە چەند ئەو یاسایە جێبەجێ کراوە چەند جێبەجێ نەکراوە یاسای ڕۆژنامەگەری دەرچوو کە ئەمەش گرنگجێکی زۆری بەخۆیەوە بینی بۆ پێشخستنی ژیانی ڕۆژنامەگەری پێشخستنی ئازادی لە ڕۆژنامەگەری لە میدیاکان بە شێوەیەکی گشتی و زۆر ینی ئەو یاسانی قەرارات دەرچووینە وەکو یاسا و قەرارات لە بەرژەوەندی خەڵکە لە بەرژەوەندی ئەو پێشخستنی کۆمەلگای مەدەنیە جیاکردنی دەسەڵاتەکانە ینی ئەو سێ چوار دەسەڵاتێک کە هەیە هەر یەکە قانونی بۆ خۆی قانونی بۆ دەرچووە دەسەڵاتی یاسادانان کە پەرلەمانە دەسەڵاتی قەزا کەوە دەسەڵاتی حکوومەتی جێبەجێکردن و هەروەها دیارە بە ئەو کارانە هەمووی بە هاوکاری و بە تەوافق بووە لە نێوان پارتی و یەکێتیدا. وەڵێ کاکانان تا بەحسەوەی چەندێکی کوت هەڵبژاردنەدا حکمەوەی چەندێک تەئسیرە دەفەرێت سەر هەرێما کوردستانیژی هەیە ینی پرۆسێت هەڵبژاردنەدا وەسا ئەم پرۆسا دیموکراسیەت گەین کو پێدویە بسەرکەوین ینی لە هەر بسەرکەوین لێ دوماهیک هەڵبژاردنێن هەرێما کوردستانە یەکێتیە نیشتیمانیا کوردستانە جارێ بەحسی هۆکارە ناکەین هۆکار چ بووە لێ بەحسیوەی چەندی بکەین کو یەکێتیەک ڕێژا کورسکردنوێ گەڵک کێم بوو هەمان دەمدا ینی گەڵک ئاسایی وەرگرت و ئاساییژی تەقەبولاوێ هەڵبژاردنێ کرد ینی چ جداهەیەک یەکێتیت گەلایەنن دیên کوردستانی هەیە و تەقەبولاوێ وێ ئەنجامی بکاتن یان چ بیرو باوەرێکی وەل یەکێتیە کرد و شێوەیەکی دیموکراسیانە وێ ئەنجامی قبیل بکاتن یەکێتی هەمیشە واقع بینانە تەماشای مەسەلەکان دەکاتن و کەمبوونی ڕێژەی یەکێتی بە دەرەجەیەک دەگەڕێتەوە جیابوونەوەی بژوتنەوەی گۆڕان لە یەکێتی کە ڕێژەیەکی زۆر لە دەنگدەران یەکێتی دەنجیان بە گۆڕاندا جگە لە ئەسبابی ئەوەی کە گۆڕان خۆی ئەلانی کردو من پێم وایە سەبەبی گەورەی ئەوەیە کە ئێمە نەمانتوانی پەیوەندیەکانمان لەگەڵ پارتی ئاسایی بکەینەوە لەو وەختێک کە حکوومەتەکەمان یەکی گرتبوو لە 2006 ینی تا دەگاتە 2009 ئەم پەیوەندیانە ئاسایی نەبوونەوە گرژی لە نێوان پارتی و یەکێتی بە تایبەتی لە ئاستی خوارەوە ینی لە ئاستی جەنابی مام جەلال و جەنابی کاک مەسعود پەیوەندیەکان باش بوون لە مستەوای مەکتەبی سیاسی پەیوەندیەکان باش بوون بەڵام کە دەچوویە خوارەوە هەستت دەکرد کە ئاساری ئەو سەقافەتە و فەرهەنگەی ساڵانی شەڕی ناوخۆ ماوە لە دام و دەستگاکان لە هەولێر ماوە لە ڕەنگە لە سلێمانی مابی ئەوە وای کرد کە ناڕەزاییەکی زۆر لەناو قەواعیدی یەکێتیدا دروست بیتن و ئەو ناڕازاییانم دەنجیاندا بە گۆڕان لە 2002 لە 2003 بەڵام دواتر کە گۆڕان بەژاری کرد لە حکوومەت توهینوانە قەواعیدی یەکێتی و قەواعیدی گۆڕان وەکو یەکن یەک ینی لە یەک حزب دابوونەوە جیابوونەوەکە خۆشبەختانە نەبووە هۆی ئەوەی کە شەڕ بیتن ناکۆچی بیتن بۆیە سۆز لە نێوان قەواعیدی هەردوولادا هەر هەبوو کە ئەو هەڵوەستاهین بۆ هەڵبژاردننی ئەنجومەن نوێنانی عێراق تەماشا کرد یەکێتی زۆر پێشکەوت و کورسەکانی بەشێکی زۆری ئەو دەنگدەرانەی کە پێشتر دەنجێنە پێنەدا بوو گەڕانەوە دەنجیاندا بە یەکێتی یعنی ئەو دەنگدەرانە لێرە و لەوێ کە بینی گۆڕان و یەکێتیدا بۆ هەمان پرۆسە دەنجیان دەدا بۆ هەمان مێژوو دەنجیان دەدا
گلەی لە یەکێتی هەبیتن دەنگەکان بۆ گۆران چۆ گلەی لە گۆران هەبیتن دەنگەکان گەڕاوەتەوە ناو یەکێتیوانە بەڵام لە ڕاستیدا یەکێتی ئەو خەباتێکە کردوێتی هەمیشە بەشێکی بریتی بۆ لەوەی کە چەسپاندنی جانی دیموکراسی قبولکردنی مقابلی ئەوانە وەدا پێشەنگ بی لەوەدا و لە قبولکردنی نەتیجەی کە دۆڕاندیشی مەکتەبی سیاسی کۆبووە و بە جورئەتەوە دانی پێنا و تێڕەغبی ئەوەی کەم و کوڕی هەبووشتووە و بەناو قبولی دەکەن. بەڵێ کاکەنە سەر ناوە پەرلەماندا هەرێما کوردستانê نوکەت aloziyeka siyasiya dijwar de ye. Êketiya Niştimaniya Kurdistanê yanî siyasetekî peyrew dike zêdetir siyaseta parastina hevsengiyê navbera layerên siyasî de siyaseta pêgîvekarkirinê. Nava xebata perlemanî de êketî nav Perlemanê Kurdistanê de demê yasadananê demê biryar derkirinê eger nakokît nava fraksyonan de hebû bîtin ser yasayekî proje yasayekî ta çend li wêrê jî hevsengî parastiye ta çend êketî bêjin renge zêdetir berevxebata medenî çûbîtin heta bercewandiya giştî ta çend zêdetir berçav wergirtin heta bercewandiya hizbî nava perlemanî de. خۆی ناو پەرلەمان بەو ینی خولی دووەمی پەرلەمان کە من لەوێ بووم ئەو وەختی لەبەرەوەی ململانێکە کەمتر بوو لە ئێستا و کار دەکرا بۆ زیاتر بۆ یاسادانان لەبەرەوە لەو خولەدا ینی پەرلەمان دەورێکی کاریگەری بینی زۆرترین یاسا و بریار کە ئاماژەم پێکرد لەو خولەدا چۆ بە تایبەتی ساڵی 2007 کە ساڵێک بوو هاوکاری و هەماهەنگی لە نێوان پارتی و یەکێتی و حتا ئیسلامیەکانیش کە ڕێژەیان هەبوو لە پەرلەماندا بەشدار بوون لایەنەکانی تریش و حزبی شووعی و سۆسیالیست و ئەوانە زەحمەت چێش و هەمویان هەرێکە بە پێگەی خۆی بەڵام هاودەنگ بوون لە پەرلەماندا بۆ ئەنجامدانی دانیشتەکانی پەرلەمان بە شێوەیەکی دیموکراتیانە بۆ دەوڵەمەندکردنی ئەو پرۆژە یاسایانەی کە داهاتنە پەرلەمان. بەڵام تەبەندا ئەوەی ڕاشکاوانە بڵێم لە خولی سێم و خولی چارەمدا پەرلەمان تۆجێک لە دانانی یاسا بە حکمی ململانیەکان دوورکەوتەوە لەبەرەوەی یان ململانی سیاسیەکان چوونە ناو پەرلەمان بۆیە پەرلەمان لە ڕووی دەرهێنانی یاسادا وەکو خولی دوو نەبووە یعنی زیاتر مەژغوڵی ململانی سیاسی بووە لەوان بەتایبەتی لە کە اختلاف دروست بوو لەسەر بەسەرەی پرۆژەی دەستوری یاریمی کوردستان کە لە خولی ئێمەدا دەنجی بۆ درا بەڵام نەخرایە ڕفراندۆم خلافاتی لەسەر دروست بوو بگەڕێتەوە بۆ پەرلەمان نەگەڕێتەوە بۆ پەرلەمان وەختێکی زۆری لە پەرلەمان نەناو پەرلەمان دەلێرەوە پەرلەمانیشدا ئەمە جێی مەوزوعی تەقییم نییە بکەین کامای ڕاستە کامای غەڵەت بووانە. دوایە دیسان یاسای سەرۆکایەتی هەرێم لە خولی سێمدا بە شێوەیەک تەعامل لەگەڵ کرا و چارەسەری بنەڕەتی نەکرا و لە خۆلی ئێستاشدا بەو شێوەیە بوو کە دیمان من پێم وایە واقعیانە دوورکەوتینەوە لە تەعاملکردنی واقعی کە من هەمیشە باسم کردووە پێویست دەکاتن لەو فترەیەدا تاوەکو ئاسەواری تەواوی ئاسەواری شەڕی ناوخۆ والا نەکەین و تاواکو پەیوەندیەکانی نێوان پارتی و یەکێتی بە تایبەتی لەناو لەگەڵ لایەنەکان ئاسایی نەبێتەوە چارەسەری کێشەکانی ئاسەوارەکانی شەڕی ناوخۆ نەکرێتن پێویستمان بۆیە هەمیشە بەیەکەوە بە یەک هەڵوەستی بە هەستکردن بە مەترسیەکان هاودەنگ بین لە پەرلەمانیشدا هاودەنگ بین لە کارەکانی حکوومەتیشدا بۆ ئەوەی لەم قۆناغە دەرباسی دیارە من کە ئەوانە دەڵێم بە هیچ معنایەک ئەوە ناڵم کە پەرلەمان دەوری خۆی نەجێرێت لە چاودێریکردنی حکوومەتە لە دژایەتی گەندەڵی بۆ چاکردین لە ڕوبەڕووبوونەوەی کارە خراپەکان ئیشی پەرلەمان ئەوەیە جگە لە یاسادانان و بودجە چاودێری حکوومەت بکاتن دەستنیشانیان بکە لەوەدا دەستخۆشی 100% لێ دەکەینەوەوانە بەڵام دەبێت پەرلەمان هاوکاری لایەنە سیاسەکان بیتن بۆ چارەسەری کێشەکان نەک بەعکسەوە کێشەی ناو پەرلەمانی ببێتە کۆسپێکی تر بەرامبەر ینی لە ئاسی سەرکردایەتی سیاسی لایەنەکان و بۆیە من ئومێد دەکەم کە بە زووترین کات ئەو کێشانە والا بکرێتن و پەرلەمانیش کارا بکرێتەوە و بتوانین
لە قۆناغی داهاتوودا دیسان بە یەکەڵوێستی ڕوبەڕووی هەموو ئەگەرەکان بینەوە. بەڵێ کاکیان تا ئاماژە بخاڵێکی کرد و ji bilî danana budce û yasayan êk ji erkên dîn Parlemanê çavdêrîkirina hikûmetê ye. Yani eger bêjin yani raşkane bêjin Parlemanî wekû pêdivî rol hebûye bû çavdêrîkirina hikûmetê. Yani rolekê wasa kare hebûye çavdêriya hikûmetê bike lêpirsînê gel berpirsekê yan wezîrekê biket eger xemsarî hebû karî wî da. لە خولی دوودا ئەوە چاودێریکردنەکە کەمتر بوو لەبەرەوەی ینی ئەو زروفە ناسکتر بوو پەیوەندەکان هێشتا ڕێک نەخسترابوونەوە یاساکان یەک نەخرابوونەوە دوو ئیدارێکە هەرما بوو دوو وەزیری دارایی دوو وەزیری پێشمەرگە دوو وەزیری ناوخۆ دوو وەزیری عەدل ئەمانە لە پەرلەمان کە هێشتا ئەو حساسیەتە شەرە بوو وەزیرێکت بانگ دەکرد بۆ پرسیار و یاخو میوانداری دەکرد ئەگەر وەزیرەکە پارتی بە تەماشا دەکرد یەکێتیەکان زیاتر پرسیار دەکەن و هێن دەکەن و بەعکسەوە وەزیرەکە یەکێتی بە پارتی ئەوەی دەکرد و لەبەرەوە تۆزێ حساسیەتی هەبوو لە بانگکردنی وەزیرەکان بۆ محاسەبە یاخود بۆ مناقەشە ئەوانە لە باش لەگەڵەوەش ئەگەر تەماشا بکەین زۆر کەم وەزیر هەیە بانگ نەکرابێتن بەڵام بانگکردنەکە بۆ ئەوە نەبووە متمانەکەی لێ بچێنینەوە متمانە سندنەوەکە پەیوەندی بە ڕێککەوتنەکە هەبوو کە پێکەوە حکوومەتێکمان دامەزاندووە حکوومەتێک کە بەر لە بە ڕۆشنایی ڕێککەوتنێکا بووە دەبێت ڕەچاوی ئەو ڕێککەوتنە بکەین و ئەگەر هەتان و کێژی ئەو حساسیەتە هەر نەمایەت ناوبەرە لایەناندا کو زیرەتر ینی پارتێن سیاسیان پەتر پشکداریت حکومەتی ماوە من پێم وایە پەرلەمانی بی دەوری خۆی بینێ جیاوازە ئەوە بەڵام وەختێک کە دەگاتە ئەوەی کە متمانە لە وەزیر بسێنیەوە پێم وایە باشتر وایە حەزبەکەی خۆی قەناعەت پێ بکەیت بۆ ئەویش پشتگیری بکاتن لە پەرلەماندا ئەگەر شتێکی جددیەیە لەسەر گەندەڵیە لەسەر کەم و کوڕیە لەسەر بێ قابلیەتیە باشتر نەبێتە سرا چون کە بووە سرا ئەم هەرێمە بەبێ هاوکاری یەکێتی و پارتی پێکەوە کارکردن زەحمەتە بەڕێوە بچیتن بۆیە دەبێ ئەو تەفاهمە تاماوەیەک تاوەکو کۆمەلگان بەدیندارە مەزرێنین تاوەکو سەواری شەڕی ناوخۆ دوور دەکەوێتەوە لێمان ئەوەندە بەرەو دیموکراسی و بەرەو فەرهەنگی دیموکراسی دەڕۆین دەتوانین ئەو وەختی بە شێوەیەکی ئاسایی ئەو کارە ئەنجامنێ بەڵام پەرلەمان با دەوری خۆی بینی مراقبە بکە دەستنیشان بکە بانکەشتی وەزیرەکان بکە بەڵام بە شێوەیەکی هەستکردن بە مەسئولیەت نەک تەرەفەکەی تر وا حەسای بکاتن تەنیا لەبەر ئەوەی دژی ئەوانە ئەو کارە دەکرێتن یاخود ئەگەر ئەوان کارە چوان کرد من هەز بکەم هەر لەبەرەوەی یەکێتی ئەو کارە دەکرێت ئەنێ بۆیە من هەموو شتە گرنگتر لام ئەوەیە کە جانی تەبایی پێکەوە کارکردن لەم قۆناغەدا پێویستە و زەروریە ئەبێ هەموو لایەنەکان جەماوەری خۆیان کادری خۆیان بە شێوەیەک ئاراستە بکەن کە ئەم کوردستانە مڵکی هەمووانە مڵکی یەک حەزب نییە و یەک حەزبیش ناتوانێت بەڕێوە باتن ببوورە کاگەنە ئەو گیانی تەبایی ینی نابیت کول سەر حسابەوەی چەندە بیت وەزیرێک خەمسار بیت یان شاشی هەبن خولێت نەقینن ینی ئەگەر وەزیرێک خەمسار بی یاخود گەندەڵی بکاتن پێویست دەکا پەرلەمان متمانەش لێ بسێنتەوە محاسەبەشی بکە بەڵام دەبێ تا ئەگەر وەزیرەکە یەکێتی بوو نابێ یەکێتیەکان هەز بکەن دەبەرەوە یەکێتیە محاسبە دەکرێتن پێ بگوتنێ ئەو وەزیرە ئەو هەموو غەڵەتەی کردووان باشتر باشە ئەوانیش یەکێتیەکانیش لە پەرلەماندا دەنگ بۆ وەرگرتنەوەی متمانە لێ بدەن و بەعکسەوە ئەگە پارتی بوو ئەگە گۆڕان بوو هەر کامە ئەگەر شێوعی بوو چێ بوو یانی ئیسلامی بوو ئەوە قانونێکی عام بێتن بەڵام من دەڵێم لەو قۆناغەدا ئەبێ بە تەفاهم تۆ تێبگەێنین بە تەحەدا هەرێکە حزبایەتیکە بێتەوە بیر و تعسوب دەکاتن ما دەبێ سەرکردایەتیش لە مستەوایەکی بەرزدا بیتن نەبێتە جۆڕایەلی ئەندامەکی خۆی ئەگەر ئەندامەکەی هەڵەی کرد بێتن ینی بە چۆرانە دیفاع لە وەزیرەکەی خۆی و کادرەکەی خۆی نەکاتن پێشەوەی بزانێتن ئەو کادرە لەسەر حەقا یان لەسەر حەق نییە. بەڵێ کاکانە وەزیر هەبووە ینی مستحقی هەندێک بیتن متمانە لە بهێتە وەرگتن باش بەرک و حساسیەت یان ژبەر ناکۆکیین سیاسی چاوپۆشی لە هەڵبیتەکردن
بتاكيد وزير يعني رنگە هەبیتن هەبوو بیتن و یا ڕەنگە هەبیتن بەڵام پەرلەمان قدرەتی ئەوەی نەبووە کە بە دەنگدان بیکاتن لەبەرەوە وەکو ئازم کردی فەرهەنگەکە هینا وەزیرەکە ئەگەر یەکێتی بیتن بەبێ ئەوەی یەکێتیەکان بیر بکەنەوە قسەکە ڕات من دەڵێم یەکێتی لەوەرەوەی باسی حزب چتر نەکەم يعني دفاع لكردن لە وەزیرەکە ئەگەر یەکێتی بیتن بێرە چاوکردنی ئەوەی هەڵی کردووە یان هەڵی نەکردووە یان پارتی بیتن بێرە چاوکردنەوە هەموو دەبنە یەک جەبهە بۆ دیفاعکردن لە وەزیرەکەی خۆیان ئەوەش مانەوەیە حزباتیەکە زاڵە هێشتا لەسەر مەسائلی یاسا یاخو کەم و کورتی یان گەندەڵی هینوانە ئێستا باشترە تەوان ئێستا باش یان ئێستا لەو جوروفی ئێستادا فەرقی کردووە ینی ئیمکانی ئەوەی هەیە بچینە قۆناغێکی تر بەڵام لەم قۆناغە ناچکەدا کە شەڕی داعشمان هەیە وەزیری بەغداد زۆر خراپ بووە پێویستە زیاتر بە حەساسیەتەوە شتێ بکەین و بینی خۆمان خراپتر نەبیتن بەڵکو بچینە قۆناغێکی تر بتوانین بتمانە بۆ یەکتر بجێڕینەوە بە ئیرادەیەک بۆ پێکەوە ژیان و قوبولکردنی یەکتر تا دەچینە ئەو قۆناغی کامەژم پێکرد. بەڵێ کاک عەدنان ئەو خولێن بوریên پەرلەمانê و حتا ئەف خولەژی ئەو یاسا و بڕیارên li پەرلەمانê hatîne derkirin yani ta çend dîr bûyneş tewafukên hezbî yani zêdetir berjevandiya xelkê Kurdistanê hat bite berçav wergirtin bê ku tewafuqa hezbî yan tewafuqa siyasî ser hat bîte kirin ev yasaya bi tewafuk bihête derkirin navbera fraksiyonên perlemanî de. من يعني راسي بڵێم لە خولی دووەم هەمیشە ئینسان تەجربەی خۆی دەکات لە یەک دوو مەسەلەی دەستور پرۆژەی دەستوردا لە هەندێک مادەی پرۆژەی دەستوردا ناچار بووی حزبەکان دەگەڕانەوە هەری ئەو دژنەیە کە دانرا بۆ دانانی دەستور نوێنەری هەموو لایەنەکان تێدا بوو 19 ئەندام بوون 15یان حزبی بوون 4یان پسپۆر و سەربەخۆ ئەوانە بوون ئەوانە بیرڕای حزبەکەشیان دێهێنا دیارە تەوان خەڵکە متمانەی داوەتە پارتی یا یەکێتی یان دواتر گۆڕان یا ئیسلامی ئەو ڕێی خەڵکە کە ئەمانە مناقشە دەکەن تابیر لە حزبەکان دەکەن حزبەکەشی متمانەی لە خەڵکە وەرگرتووە بەڵام من نالم یەک دوو یاسا نەبیتن و یاسای سەرۆکاتی هەرێمە یاسای نەوت و غازە یاسا پرۆژەی دەستورە ئەوانە پێویستی بۆ دەکرد کە لە دەرەوەی پەرلەمانیش قیادات باسی بکەنەوە خۆیان بگەنە بەڵام ئەوی تر یاسەکانی تر من خۆم هەستم نەکرد وەکو یەکێتی نە لەلایەن منەوە بۆ فراکسیۆنەکە هیچ تەدەخڵم نەکردووە نە لەلایەن مەکتەبی سیاسیەوە هیچ زەختێک و داواکاریەک ئاراستەی نە من نە فراکسیۆن نەکراوە تەنیا بیر و باوەڕی خۆمان ئەو بەڵێنە کە دابوانە بە خەڵکەکە لە کاتی هەڵبژاردندا چ گۆڕانکاریەک دەکەین بۆ باشترکردنی بژێویان بۆ گەیشتن بە ئامادەکانی گەلەکەمان بۆ گەڕاندنەوەی ناوچە دابراوەکان بۆ دانانی یاسا بۆ دابینکردنی عەدالەت ئەمانە بە بیر و بۆچنی فراکسیۆن خۆی ڕاشکاوە ڕێی خۆیان دەدا و دەوڵەمەندی پرۆژەکان دەکەن من پێم وایە کەم و زۆر لایەنەکانی تر هەروە بووینە بەس دواتر ڕەنگە ئەم مەسەلەیە گۆڕانکاری بەسەردایەت بیتم بەڵام لە خولی دوودا وەکو ئەزم کردی 3-4 لێ دەربچیتن هیچ وەکو مەکتەبی سیاسی تەدەخڵ لە کارەکانمان نەکردووە. بەڵێ چ جیاوازیەک بێژین ناوبەرە ئەو یاسایên ku tewafukên hezbî hatîne derbaskirin û ew yasayên bêyî maytêkirina mekteb siyasî yani hiç tedaxul nekiribîtin yani çi ciyawaziyek hem cêbecêkirina we de hem giringiya we de hebûye. ئەو یاسایانەی کە تەدەخڵ نەکراینە عێراقیان بە بژێوی خەڵک هەبووە بە ئازادی هەبووە بە یاسای کەسایەتی هەبووە بە کۆمەلگای مەدەنی هەبووە بە باج هەبووە ئەوانە خەڵک پێی خۆش بووە تەدەخڵش نەکردووە جێی خۆی گرتووە ڕۆیشتووە زۆریشان جێبەجێ کراون بەڵام ئەو یاسایان دیژی کاک عەدنان یا بۆ نمونە یاسا نەفت و غازەی پەیوەندی ئابوورە هەرێما کوردستانی بە هەیە پەیوەند یاسا سەرۆکاتی هەرێمە پەیوەندی شێوازی حکومڕانیە و دەسەڵاتی بە هەیە ینی هەر دیسان پەیوەندی بژیانە خەڵکی بە هەیە بەڵێ یاسای نەوت و غاز من پێم وتی حزبەکان ڕێی خۆیاندا یاسای نەوت و غاز ساڵێکوندی تا 2 ساڵ مناقەشە کراوە بە ڕۆژێک و 2 ڕۆژ نەچوو واگەر تەماشای یاسەکەی بکەم من ناڵم لە ڕووی واقعی
گلەیەکان لە ڕووی واقعی شتێکن باسی یاساکە دەکەم هەمیشە دەبێ ئەوە لای بینەران ڕوون بیتن کە قسەکانم لەسەر یاسایە لەسەر واقع ئەگەر قسە بکەمەوە چترە یاسای نەوتوغاز یان یاسای ڕۆژنامەگەری یا هەر یاسایەک دەرچوو بیتن زۆربەی زۆریان بە شێوەیەک دەرچوونە بۆ ئەوەی هەنگاوی بچنە پێشەوە لە ڕووی دیموکراسی یاسای نەوتوغاز لە بیرباوەڕێکا دەرچوویدا دەرمایی ناوە کە ئەم هەرێمە دەوڵەمەندە بە نەوتوغاز بە سامانە چۆرجەکان و دەستوری عێراق بە تێگەیشتنی ئێمە خوبەرامان هێنا لە دەرەوە و خۆشمان هەم لە عێراقی مابچی بە تێگەیشتنی خۆشماندا کە مافی خۆمانە ئێمە یاسای تایبەتی خۆمان هەبیتن و بەڕەچاوکردنی دەستوری عێراق لەوەدا ممکنە بۆ چوونی هەندێک لە عێراقیەکان جیاواز بیتن من زۆر جا قسەم کردووە وتمە ئەو جیاوازەیە باسی دەکەن لەلایەن عێراقیەکان لەسەر نەوتوغازی ئێمە لە بەڕۆشنایی ئەوە هاتووە کە عێراق 56-70 ساڵ نەوتوغاز لەلایەن یەک ئینسانەوە وەزیری نەوتەوە بەڕێچووە بە ئاگاداری سەرۆکی حکوومەت یان سەرۆکی جمهور مرکزێکی تەواو هەبووە ئێستا ناچێت ئەو خوبەرەکانی نەوتوغازی عێراق و ئەوانی خوێندویانە ئەوانی وەزیر بووین یان پسپۆر بووینە هەموو بەو شێوەیە ئیداریان کردو ئێستا ناچێتە عەقلیان ئیدارەی نەوتوغاز دەسەڵاتەکان جیاکراونەتەوە دراوەتە هەرێم دراوەتە پارێزگاکانەوەوانە زۆر جار ینی معاملە دەکەن ڕێی دەن لە تەلەڤیزیۆنەکانە و وەکو زمانی پێشویانە جگە لەوەشە تەوان ئێمە لە گۆڕانکاری زۆرمان بە پرۆژەکە کرد پرۆژەکە لایەن حکوومەتەوە هاتبوو دیارەتەوان من وەکو باسم کرد ساڵ و نیوەک زیاتری خایان چەندین گۆڕانکاری زۆری بەسەرداهات ئەگەر تەماشای یەکەم پرۆژەی بکە کە لە حکوومەتەوە هەر بۆ قانونە ناشبهێنێ لەبەرەوە زۆر هەم لە ڕووی یاساییەوە هەم لە ڕووی واقع بینانەوە هەم لە ڕووی ئەوەی کە ئەمە وەکو یاسا شەفافیەتی هەبیتن ئەو بەرگایشی لە پەرلەماندا بۆ ئیزافە کرا کە دەبێ دەستەیەکی سەرۆکایەتی بۆ ئیدارەکردنی سامانە سروشتەکان هەبێتن پێکاتبێ لە ڕئیسی حکوومەت و جێگرەکەی و وەزیری پلاندانان و وەزیری دارایی و وەزیری سامانە سروشتەکان یعنی 5 کەس مەسئولن لە هەموو بوارەکانە جگە لەوەشا مادەیەک هەیە لە پرۆژەکە سندوقێک دابدرێتن بۆ نەوەی داهاتوو ینی ڕەچاوی ئەوە کراوە ئەو نەوتوغازە هەتا دنیامایە بۆمان نامێنێتن پارەیەک دابدرێتن لەو داهاتی نەوتوغازە بۆ نەوەی داهاتوو دەستێ نەدرێتن نەوەی داهاتوو ئەگەر بێت و گۆڕانکاری هاتە پێشەوە نەوتوغاز وەکو سەروەیەک نەما ئەو کۆمەلگایە چێوە بەرەو بچیتن دەبێت پارەیەکە بیتن دەبێت احتیاتێکە بیتن بۆ ئەو ڕۆژە نسبەتێک دابن کرایە بۆ ئەوەی کە ژینگە بپارێزێتن ئەو ناوچانەیە کە نەوتوغازی لێیە ئینجا دیسان دەڵێمەوە چەند ئەو بەرگانە جێبەجێ کراون ئەوە ئەرچی چاودێری پەرلەمانە چاودێری داراییە خەڵکە کۆمەلگای مەدەنیە ئەبێ ئەو مەسەلەیە شەفا بێتن تەوان چەند هەنگاوێک چۆتە پێشەوە ئێستا نەوتوغاز سیاسەتی نەوتوغاز وەکو پێش 4-5 ساڵ نییە خۆی لە خۆیدا کۆمەلگا چۆتە پێشەوە معلومات یەکا زۆر دیسان هەیە ناکە بەڵام تۆ بچۆ سەر ئینتەرنێت دەتوانی زۆر لە مەسەلەکانی نەوتی هەرێمی کوردستان تێبگەی ئەندەمانی پەرلەمان کە متابعی دەکەن تەسریحات دەدەن ئەبێ وەکو هاوڵاتێک تەماشای دەکەی حکوومەت واجی بێتی ڕوونکردنەوە بدە لەسەر ئەو مانای ئەوە نییە هەر کەسێک قسەی کرد لەسەر نەوتوغاز و باسی پارەی کرد شت نییە قسەکە ڕاست بیتن بەڵام واجبی حکوومەتە ئەگەر قسەکەی ڕاستە بە خەڵک بڵێتن ئەوە ڕاستە چی بەسەرات و ئەگەر ڕاستش نییە ڕوونکردەوە بداتن بڵێ ئەو قسانە کە کراوە بۆ شکرێن نییە بۆ شکلای بەڵام لەگەڕێ بۆ دەڵێم یاساکە من بە یاساکی پێشکەوتوی دەزانم بۆ ڕێخستنی ئەم بوارە و بۆ ئایندەی هەرێمی کوردستان ناکرێتن ئێمە وەکو جاران هەر چاومان لە بەغدا بیتن و مانگانە مەعاشمان بۆ بنێریتن بەدڵی بوو سیاسەتی مێ بەدڵ بوو بنێریت بەدڵی نەبوو بەکاری بێتن بۆ زەخت دەسەرمان ئەوە دیمان لە حکوومەتی مالیکی تۆزی اختلافات دروست بوو بەبێ ڕەچاوکردنی هەتا ڕێککەوتنەکان وانە بودجەی بڕی بەبێ ئەوەی بێتن و تەماشا بکات ڕوونکردنەوە بداتن یان داوای کۆبوونەوە بکە یان پابەت بین بەو ئیتفاقی کە کرا بینێ حکوومەتی هەرێمی بەغدا لە نیا کۆتایی 2007 کە ئەو سیاسەتە ئەو حکوومەتی هەرێم
بۆی هەیە بەردەوام بی لە ئیداری نەوتوغاز تا قانونی نەوتوغاز لە بەغدا دەرەچێ قانون نەوتوغاز دەرنەچوو لە بەغدا لە حکوومەتی دەرە بەردەوام بوو لەسەر سیاسەکەی بەوەش کە نەوتەکەی فرۆشتەوە لە جاتی ئەوەی ئەو داهاتە متابعە بکاتن حەقی خۆیەتی ئەو داهاتە لە بودجێ عێراق ببڕیتن حسێب بکاتە سەر بودجێ عێراق بەڵام ئەوەشی نەکرد بە هەر حاڵ یعنی من پێم وایە کە ئەگەر ئەو شەفافیەتە هەبیتن لە سیاسەتی نەوتوغازە یاساکە زۆر چاکە بۆ ئایندەی گەلەکەشمان قووەتێکی گەورەیە چونکە تۆ ئەگە بتێ بگەیە دەوڵەت و سەربەخۆیی تەنیا بە سیاست ناگەی تەنیا بە پێشمەرگەش ناگەی دەبێت قووەتێکی اقتصادی گەورە دەبێتن بۆی خەڵک بەرژەوەندی هەیە خەڵک بۆ علاقەی لەگەڵ هەر وڵاتێکدا تەماشای بەرژەوەندەکانی خۆی دەکا وەختێک دەبینێ هەرێمی کوردستان دەوڵەمەندە بە نەوت بە غاز بە سامانی سروشتی تر چاوی لێ دەبێتن و پشتگیریش لێ دەکاتن و بۆ خۆش دەبێتە قووەتێک بۆ ئەوەی بتوانی بنیەی تەحتی بە قووەت بکەیت و ژیانی خەڵک و بژێوی خەڵک باشتر بکەیت. بەڵێ کاگەنان چ یاسایەک گرنگ بوو و خولا دوێدا هەوە کار سەرکردبیت ینی خولاسیە و هەتانوکە نەهات بیتە دەرکردن ینی گرنگ بۆ هات بە دەرکردن لێ هەتانوکە نەهاتیە دەرکردن ینی یاسایەک هەبووە و پێدوی بۆ هات بە دەرکردن یان گرنگ بۆ هات بە دەرکردن لێ هەتانوکە ئەو یاسایە نەهات بیتە دەرکردن. وەڵام چەند پرۆژەیەک هەبوو ینی تەواو نەکرا لە زمانی ئێمەدا لە عیلاقەی بە ڕێخستنی کۆمەلگا هەتانوکەژی هەر تەمام نەبووە هەتا ئەو کەس تەواو نەبووە لەسەر ئازادیە زیاتر لەسەرەوەیە چۆنەتی معلومات گەیاندنی معلومات پاراستنی مافی تاکە مافی هاوڵاتی ینی چۆن پرۆژێکە بوو دێتە بینمەوەوانە زۆر گرنگە بەڵام هینەکە مەسەرەن دەبێ یاسایەکە بێ متابعەی حەقی ئام بکە مەسەرەن تۆ دەچێ وتێلەکە نرخی داناوە باش ئەو نرخە لەسەر داناوە یان مەسەرەن دەرمانێک دێت هەرچەند ئێستا متابعە هەیە و لێرە و لێ بەڵام وەکو یاسا ئەو حەقی شەخص لە شەریکەیەک فێلی دەدەکات چێ قەرەبووی ئەو ژیانە دەکات ئەوانە دەرەچوو یاسای تریش هەبوو ئەوش ئەوە بوو کە بەدواچوونی سامان و سەروەتی خەڵک ئەوەی کە بەعادی پێ دەڵێ من ئەینە لەکاتە لە چێت بوو ئەو پارەیە ئەوەش لە هەندێک وڵاتاندا هەیە کە یەکێ تەماشایکە لە پڕ دەوڵەمەند دەبێتن دەبێتە خاوەن ملک و هینوانە بەبێوەی هیچ داهاتێکی هەبێ هینەکی هەبێتن بەتەبەت لە وڵاتانی پێشکەوتوودا ئەمە دەکەن لە مەترسی ئەوەی کە تجارەت بە هێرۆین و بە قاچاق و شتیوار دەکاتن ئەگەر یەکێک لە پڕ دەوڵەمەند و پێشەوەی پێشی بڵێن متابعەی دەکەن بە دوایدا دەچون بۆی بزانن ئەو پارەی لە چێ بوو ئەگەر شەرعیە باش ئەگەر شەرعی نیە باگەیشی دەکەن و محاسبەی دەکەن. بەرەکەیان سەرڤێ خاڵێک و ئەوەتە ئاماژە پێکری و بەرپرسێک ینی یەکسەر دەوڵەمەند ببیتەوە ببیتە خوددان ملک وادی ینی هەمی لایەنێ سیاسی زێدەتر بەرپرسێن مازنیان هەرێمێ تاکید سەروێ چەندیان و پێویە چاکسازی بهێتەکردن چەندین جار بڕیار هاتیینە دەرکردن و دیفچوون بهێتەکردن لێپرسین گەل هەندێکا بهێتەکردن لێ وەکو عملی وەکو پراکتیک هەتانوکە نەهاتیەکردن و پەرلەمانی هەتانوکە تا ئاماژە پێر و یاسا بوو دەرنەچووە ئەگەر هەمی لایەن ینی ڕژدن سەروێ چەندێک و ئەف کارە بهێتەکردن و هەتانوکە نەهاتیەکردن هۆکار چ بووە ینی ڕێگیری چ بووە هۆکار ئەوەیە کە ئاماژەم پێکرد ئەو پەیوەندیانە نەچۆنێتە پێش هێشتا ئێمە کۆمەلگای مەدەنیمان دروست نەکردووە دەستمان پێکردووە بەڵام کۆمەلگای مەدەنیمان نییە کۆمەلگای مەدەنی مەسەن ئێستا تۆ تەماشای وڵاتێکی وەکو ئەوروپا بکە بزانە ینی یاریزانێکی مەشهور چەند خۆشەویست بیتن بە مەلاین دەنجی هەبیتن بەڵام دەستگای باج ئەگەر بێت و گرەی لێ هەبیتن یاخود بزانیت هەڵاتوە نەیداوە بانکێشتی بەحکەمەی دەکەن و قەرای لەسەر دەدەن و هینوانە دەکەن بۆ چونکم دەسەڵاتەکان جیا کراونەتەوە هیچ دەسەڵاتێک نییە لەسەر دەسەڵاتی ئیدارەی باج کە مەسئولە لە دابینکردنی بودجەی ئەو وڵاتیان بۆیە کە بریاری خۆیدا بە دواچوونەکە لەسەر داهاتی ئەو یاریزانە یاخ ئەو سیاسی گەورەیە ڕەچاوی هیچ شتێک ناکەن غێری ئەو یاسایە کە لایەتی لێرە وانە بۆچی وانە لەبەرەوەی ئێمە مەترسیەکان لەسەر هەرێمی کوردستان وای کردووە ئەولەویات شتێکە ئێستا من لێم برچی دەڵم ئەولویات ئەوەیە کە ئێمە یەکرێزی خۆمان پارێزین لە هەموو شتێک گرنگترە
بتوانین پارلەمان کارا بکەنەوە، بتوانین حکوومەتێکی هاو بەشمان هەبیتن، کاری چاکسازی بیتن کە دەست پێکرایە و لێرە و لەوێ، کاری ئەوە بیتن دابینکردنی پێداویستی پێشمەرگە زیاتر بۆ نێشتنی مەترسی داعش لە سەرمان، کاری ئەوە بیتن بە دوای پشتگیریکردنی گەلی کوردستان و هەرێمی کوردستان لە دنیا زیاد بکاتن، کاری ئەوە بیتن لەگەڵ بەغدا بە یەک دەنگ و یەک هەڵوێسیم بکات. تەمەنەوە ئەوانە ئەگەر کردت تۆ لەپاڵ ئەوانشدا مانەوەی هەنگاوێک چوویە پێشەوە بۆ ئەو مەسەلەی کە باسمان کرد، چاودێریکردنی ئەو کەسانەی کە گەندەڵی دەکەن یا ئەو کەسانەی بەناحەق دەوڵەمەند بووینە زیادیان کرد و ورد بە هەر یەکە بە قۆناغی خۆی. بەێ کاکیان دەمێمەکیە مایە و من دوسێ پرسیارێک ماینە ئەگەر بکورتی ینی زێدەتر پەرلەمانی کوردستانی تەجروبەش چ وڵاتێکی وەرگرتیە بوو دەرکردنە یاسا بۆ زیاتر تەجروبە لە هەموو وڵاتەکانمان وەرگرتووە، تایبەتمەندی خۆمان و تەجروبە لە وڵاتانی مەسەلەن وڵاتانی بەتایبەتی کە فیدراڵن، ئەمریکا، کەنەدا، ئەڵمانیا، لە ئەوروپاکاندا، لە بەلجیکا، ئەوانە لە دانانی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان نووسینەوەی ئەوان زۆر لەو پرۆژانە تەرجمەش کرا، سوودی لەوەرگیرا. لوبنانی لەلایەن هینەکەەوە خوێندراوەتەوە هین و کراوە، تەبان مسری، بەڵام بە دەرەجەیەکیش تایبەتمەندی خۆمان وەزیر کوردستان و پرۆژانە هەر یەکە، یعنی هەر کەسێک ئەوانەی کە مداخلەیان کردووە یاخین هەم باگراوندەکەی ئەوەیە پێداچوونەوەی کردووە لەسەر ئەو دەستورانەی کە لە دنیادا هەنە، دەستوری ئەمریکی چۆن زراوە، من ئەوان هەمووی نەمەزانێ بکەم دەست پێکرا، منیش وەکو مەسئولیەتم لە سەرۆکایەتی پەرلەمانەوە لە لوژنەکە نەبووم، بەڵام زوو لەگەڵیان دادەنیشتم، مەجبور بچووم تەماشای ئەو دەستورانم کرد و تۆزێ معلوماتی لێ وەربگرم و شارەزابم چۆنە چۆن نیە. بەڵێ کاگادان چه خۆلەکە پەرلەمانیش خۆلایەکێ و حتا خۆلا چوارێ ینی زیاتر ئەکتیڤ بووە کارە بووە. من ینی لە ئەهمیەتە خولی یەکەم پێم مهم بووە، چونکە یەکەم جار بووە بەڕاستیەکەی، یەکەم جار بووە سەرکەوتنێکە دڵمان پێخۆش بۆ زۆر و ئەندامانی پەرلەمانی خولی یەکەم ژمارەیەک لە خۆم لەوێ نەبوومە بۆیە دەتوانم بەێن ژمارەیەک لە ئەندامانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی زۆر گەلەکەشمان زۆر بە ئەهمیێتەوە وەریگرت بوو بە خۆشەویستی وتوانی ئەو قەرارە مهمەش تاریخیەشی فدرالیەتەوە هینوانەیە ینی کرد. خولی دووەم لە ڕووی دانانی یاساوە من پێم وایە لە هەر شەی خولەکەی تر توانێتی ژمارەی ئەو یاسانێک کە داناوە زیاتر هیمکاتن. ڕەنگە خولی سێم و چوارەم ئەوەی کە پێخۆشە بوو لە پەرلەماندا شەڕ هەیە و ململانی هەیە و معارزە هەیە و شت هەیە، لە سێم و چوارەمدا دەردەکەویتم، بەڵام لە سێم و چوارەمدا پاشە کشەکرا لە دانانی یاسا لەبەرەوە زیاتر مەژغولی ئەو جانیبەی تر بووم کە پێویست هاویش ئەمەش وەکو هەم پەرلەمانەکانی دنیادا خەڵک چاوی دەبیتن هەندە جار گرژی دێدەکەویتن و معارزە تێرەکە چەند لە خولی ئەمەشدا هەبووە زۆر جار هەبووە فراکسیۆن یەکێتی هەموو چوونەتە دەرەوە بەدڵیان نەبووە تەنیا خۆمی لێ نەبیتن، یاخود مەسەلەن ئیسلامی هەندێک جاری ئەترازیان کردووە لەسەر هەندێشن، بەڵام لە خولی سێم و چوارەم زیاتر. بەڵێ کاکیان تەبخۆ ئەمەژە پێکرد ینی خۆلا سێم و چوارەم ڕەنگە کێمتر یاسا و بڕیار دەرکردن هەمان دەمدا پەرلەمانت خۆلا چوارێدا هاتیە بێژین دیفلیشکردن هاتیەش کارێ خستن ینی vêrêda xolایەکە و حتا خۆرە çarê bi giştî pîrosa demokrasî li Herêma Kurdistanê beref pêş çûye yan jî beref paş vetît. مقیاسی بەرەو پێشچوون چییە؟ ئەگەر مقیاسی بەرەو پێشچوون ئەوە بیتن کە معارەزە هەیە و ڕای مخالیف هەیە و خەڵک تەماشا دەکاتن و ئازادی دەربڕین هەیە و هەیە و بەس زێدەتر ڕوولێ پەرلەمانی ئەوە ئەگەر لەو ڕۆوە تەماشا بگەێت بۆ لە پەرلەمان گۆڕانکاری بەسەرداهاتیە ئۆپۆزیسیۆن لە خۆلی پێشوو زۆر ینی دیار بووە، ژمارە زۆر بووە و بە هەمویان چل کەسێک دەبوون یانی نزیکی نیوای بووینە و دەوری خۆیان بینیوە لەو ڕۆەوە پەرلەمان ڕووەکی ئەوەی داوە کە ئۆپۆزیسیۆن و غێری ئۆپۆزیسیۆن حاکمیش هەیە. لە خولی چوارەمدا
سەرەتا دەستی پێ کردووە بە یەک بنکەفرەوان بووە حکوومەتەکە حکوومەتەکە ڕنگدانەوەی پەرلەمان بووە کە هەموو لایەنەکان تێدا بوونەوە پێی ئیتفاقێک بووە کە بەپێ ئەو ئیتفاقا سەرۆکی پەرلەمانیش هەڵبژێردراوە جێگرەکەی و سکرتێریش و حکوومەت و وەزیرەکانیش بەڵام ئەوە دیسان ینی لە ناو پەرلەماندا بەجانی ئۆپۆزیسیۆن و هین کارکرا سەر نەکەوتیان ئەو بەردەوام نەبوو ئەگەر لە ڕووی دیموکراسی حەقی خۆی دیموکراسی و هینانە بەڵام لە ڕووی ئەوەی پابەند بوون بە ئیتفاقیات و ئەوانە تعارضی هەیە یان دەبێت تۆ پابەند بی یان دەبێت ئیتفاقیت تێک بدەیت و بگەڕێتەوە وەکو ئۆپۆزیسیۆن و وەکو حکوومەت بەڵێ کاکاندان دوو ماهێک پرسیار ئەگەر بچێک کورتێژی بیتن ینی نوکەدا هەمی لاانێ سیاسی پرسەکە گەرم لە هەرێما کوردستانی پرسا ریفراندومێ و سربەخویەیە ینی دوی حالیدا بێی پەرلەمان پرسا ریفراندومێ دەهێتە پڕێڤە برن بێی کارەکردنا پەرلەمانی خۆی یان دوو ریفراندوم بەڕێوە چوو لە 2005 لەلایەن کۆمەلگای مەدەنی ڕێکخراوی مەدەنی نەک بە شێوەیەکی ڕسمی نەبوو مازن ینی چاندانە بوو خەڵک بەگشتی داوای سەربەخۆی دەکرد بەڵام ریفراندوم بە شێوەیەک من پژگیری دەکەم لە ریفراندوم حەقی خۆیەتی گەلی کوردستان بەڵام دەبی بە یاسای ڕێک بخرێتن دەبی یاسایەکی بۆ دەربچیتن چۆنێتی بەڕێوەبردننی ئەو ریفراندۆمە بۆ یاسایە دەیدەیت بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن ئەو لە بەڕۆشنای ئەو یاسایە دێ ریفراندۆم دەکاتن بۆ تۆ داوای چاودێریش دەکەیت بۆ ریفراندۆمەکە قووەتێکی قانونی و شەرعی هەبێتن کە دەڵێم یاسا پێی نیشاندا دەڵێم مادەی یەکەم قەرار ریفراندۆم دەکرێتن مادەی دووەم سندوقێکدان دەرێن بۆ سیغەکە و ئیستیمارەکە و چۆنە و چێ بەشداری دەکا چێ حەقی بەشداریکردنە ئایا بە ئاویە نایانە چنەسیێن ئەوانە هەموو دەبێت بە یاسای ڕێک بخرێتن بۆیە ئومێد دەکەم کە پەرلەمان بە زووترین کات کارا بکرێتەوە و بتوانێتن ئەو مەسەلەیە زوو هینی بکاتن جوو بریار لەسەر بداتن ئەگەمبارەوێت لەو سادا بکەن کۆمیسیۆنی بالا لای کەمی سێ مانگەچی دەوێتن تاوەکو بێشەکانی هەڵبستیت بەڵێ کاکاندان هەرچەندە مەگودمایی پرسیاری بەستۆ وەک پێگەهێتەیە سیاسی مەکتەب سیاسی ینی دوێ وەزعیدای ئالوست پەیوەندیان ئالوست نەبەرە لایەنی سیاسی ینی هیڤیەک هەیە کولدەمەکی نزیک پەرلەمان بەهێتە کارەکردن و بوو تایبەت بوو vê پرسیار ریفراندۆمێژی و کار لەسەر بەهێتەکردن من دائما ینی متەفائلم لە ژیانمدا ناکۆچیەکان بەبێ دیالۆگ چارەسەر ناکرێتن ئەبێ دیالۆگ هەبیتن هەر لە جار پەیوەندیەکان وە دێتە پێشاو کە لێکترازان هەیە دوورکەوتن هەیەوانە بەڵام لەبەرەوەی بەرژەوەندی هاوبەشمان هەیە من دڵنیام لەوەی هەموو حزبە سیاسیەکان پارتی یەکێتی گۆڕان ئیسلامی کۆمۆنیست سۆسیالیست زەحمەت چێش هەموویان ئەوانی تریش برایان تورکمان کە بەشدارن لە حکوومەت برا مەسیحیەکان کە بەژان هەمویان لە ئاستێکی بەرزدان لە هەستکردن بە بەرجەوەندی باڵای گەلەکەمان بۆیە ئەبێ ئەوە جاڵ بێت تۆ هەندێک جار بۆ چوونی حزبی یاخود بیری حزبایەتی یان هەر بیرەکی تر هەندێک جار زاڵ دەبێتن لەسەر بەرجەوەندی گشتی بەڵام کە دێ ئەوەی مەسئولیت هەڵبگری یان بریاری مەسئولانە بدەیت تەماشا دەکەی بەبێ مقابلەکەت ناتوانانی بەتەنیا برار بدەیت هیچ حزبێک لەم کوردستانەدا بە تایبەتی یەکێتی پارتی ناتوانن بەبێ یەکتری بەبێ تەفاهم قەرار بدەن بۆیە پێویست دەکاتن وەکو 2006 2005 بە تەجربە وەرگرتن لەو ماوە ڕابردووەدا دیالۆگ دەست پێ بکاتن و بڕیار بدێتن پەرلەمان بەتەنیا بۆ ڕێفراندۆم کۆ نەبێتەوە پەرلەمان کۆ بێتەوە بۆ چارەسەرکردن کێشەکان بۆ یەکلاکردنەوەی بۆ دەست پێکردن بە هەنگاوی کاریگەر بۆ دوا ڕۆژمان نازانین لە بەغداد چی دێت شاری تایفی ئەمڕۆ ڕۆژهات ناوەڕاستی کردوێتەوە ناکۆچیەکانی نێوان تورکیا و لەلایەک ئێران لەلایەک سعودی لەولاوە مەشاکری هەیە ئەوروپا تەماشای دەکات تەماشای باکوور بکە ڕووداوی مەترسیدار هەیە لەوێندەر ڕۆژاوا هەروەها ناکۆچەکان بەردەوامن کورد دەبێت لێرە ئەگەر بمانەوێتن سەرکەوتن بەدەست بێنن دەبێ هەنگاوی یەکەمەنەوە بیتن لاپەڕێکی تازە پەیوەندیەکانمان بکەینەوە بە قوبولکردنی یەکتر و واقعبینانە بڕیار بدەین
بله زۆر سپاس بۆ ڕێز عەدنان مفتی ئەندامی مەکتەبە سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی خۆڵا دوویە پەرلەمانی کوردستانê سپاس بۆ vê delîvê û بۆ van ڕوونکردن و شروعیان سەرچاوا بێن و سەرکەوتون ئینشاءالله و سەڵا بۆ هەموو بادینان gelek spas بله بینەران vêre hatime dumahiya vê dîdara taybet edgel berez عەدنان مفتی heta dîdara kadî bibînin şad û bextewar